ئەگەرچی ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە وڵاتانی پێشکەوتوودا ڕێگادورەکانیان نزیک کردوێتەوە و بوونە تەمای خۆشگوزەرانی بۆ بەکارهێنەرەکانیان. بەڵام لە هەرێمی کوردستاندا بۆی خراپ بەکارهێنانی بەشێک لەو ئامرازانە لەلایەن بەکارهێنەرەکانەوە مەترسی بۆ سەرژیانی تاکەکان دروست بووە و لە ڕابردوشدا چەندین ڕووداوی نەخوازراوی لێکەوتۆتەوە. لەم بەدواداچوونەدا هۆکارەکانی زیادبوونی تاوان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامێرەکانی پەیوەندیکردنەوە دەخەینە ڕوو. دەپرسین دادگاکان چۆن و بەچی یاسایەک مامەڵە لەگەڵ ئەو کەسانەدا دەکەن کە هەڵدەستن بە ئەنجامدانی تاوان لە ڕێگەی تۆڕەکانی کۆمەڵایەتی و ئامێرەکانی پەیوەندیکردنەوە. چی بکرێت بۆ ئەوەی ئەم ڕووداوانە لە حاڵەتەوە نەبنە دیاردە و لە داهاتوودا مەترسی کۆتۆڵکردنیان ئەستەم بێت؟ ئەرکی خێزان چییە لە چاودێریکردن و لێپرسینەوەی منداڵەکانیان لە بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەدا و پێویستە چۆن چاودێریان بکەن؟ ئەمانە و چەند پرسێکی دیکە لەم بەدواداچوونەدا تاوتوێ دەکەین. لەگەڵماندا بن. لەگەڵ گەشەکردنی ئابووری و بەرەو پێشەوەچوونی شێوازەکانی ژیان و بوونی خواست لەسەر پێداویستەکان، تەکنەلۆژیا و ئامێرەکانی پەیوەندیکردنیش گەشەکردن و گۆڕانی خێرایان بە خۆیانەوە بینی. لە ئەنجامدا کۆمەڵێک تۆڕی پەیوەندیکردنی جۆرا و جۆر و ئامیری خێرا و پێشکەوتوو لە هەموو جیهان دەرکەوتن. بێگومان هەرێمی کوردستانیش بەدەر نەبوو لە بەرکەوتنی خێرا و ئاشنابوون بە ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵایەتیەکان، بەڵام بەهۆی نەبوونی هۆشیاری و ئاشنا نەبوونی پێشوەختی بەشێکی زۆری بەکارهێنەران بەم ئامێر و تۆڕانە لێکەوتەی خراپ و ڕووداوی نەخوازراوی لێکەوتوتەوە. توێژەرە لە بواری بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئەو دەڵێت هۆکارەکانی خراپ بەکارهێنان هەمە جۆرن. ئەگەر بێت و لە داهاتوودا سنوورێک بۆ ئەم جۆرە تاوانانە دانەنرێت، پڕشکی ئەم ئاگرە هەموو ماڵێک دەگرێتەوە. بەڕای تۆ هۆکارەکانی زیادبوونی تاوان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان چییە؟ بنای خوا منیش سواز بۆ دەرفەتە سەرکەوتوو بن. طبعا هۆکاری زیادبوونی ئەو حاڵەتانە یا ئەو تاوانانەی کە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەنجام بدرێت ئەشێ چەند هۆکارە بێ. هەیە هۆکاری کۆمەڵایەتیە، هەیە هۆکاری سیاسیە، هەیە هۆکاری مەزهەبیە. هۆکارە کۆمەڵایەتیەکان زیاتر جاری وایە بەهۆی کێشەیەکی عایلەیی یا کێشەیەکی کۆمەڵایەتی کە پێشتر هەبووە، کەسێک ئەوێ تۆڵە لە بنەماڵێ بکاتەوە یا ڕێگا نادە مەسەلەن ژنەژوورخوازیەک ڕووبدا یا خزمەتێک یا حەقێکی کۆن پێشتر کە هەبووە. ئەمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کێشەیەکی بۆ دروستەکە، هەواڵی لەسەر نووسێت، چیرۆکە هەواڵی لەسەر نووسێت، ڕسمی ناشرین دابەزێنێ و بنەماڵە. ئەمانە هەشە بڵێن کێشەی دوو عایلەیە، دوو خێزان لێک جیابوونەتەوە. ئەوەی کە من سەیری ئامارەکانم کردووە، کێشەی عایلەکانیش دوجار ئەبێتە هۆکارە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕەنگەداتەوە. هەشە هۆکاری سیاسیە کە بڕقی لە لایەنەکە یا لە ڕۆژنامە نووسێکە لە نووسەرەکە یا لە کەسێکی سیاسیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شتی لەسەر نووسێ. هۆکاری تریشان هۆکاری مەزهەبین کابرا لە مەزهەبەکەی ئەو یا لە حیزبەکەی ئەو یا بڵێن لە بیرۆک ئەو بیر ناکاتەوە شتی لەسەر نووسێ. بەگشتی ینی هۆکارەکان جیاوازن. دوجار کاریگەری ئەو هۆکارانەوە ئەو ڕووداوانشکێکەکەەوە بە هەمان شێوە جیاواز دەبێت. بەڵێ ئەو توێژینەوەی جەنابەت ئەنجامداوە لەسەر بەکارانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئایا ئەم دیاردانە ڕوو لە زیادبوون یا ڕوو لە کەمین؟ ئەگەر زیادبوون چی بکرێت بۆ ئەوەی ئەم حاڵەتانە نەبن بە دیار دواتر کۆنتڕۆلکردنیان قورس بێت؟ بەداخەوە کاک بووبەکر بەڵێ ینی من بۆ خۆم جێگای ئەسەفاڵم ئەو حاڵەتان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوون نایە. ینی من ڕۆژانە جگەل لە توێژینەوەی خۆشم شتی ترە خوێنمەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئینتەرنێت، لە گۆڤارەکان، لە سایتەکان، لە گۆڤارە عەرەبیەکان. ینی بەداخەوە جێگای ئەسەفە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەتا لە ئەوروپاش لە ئەمریکاش ئەمە حاڵەتێکە خەریکە لە دەست دەرچوو نە خەریکە لە دەستی دەرچووە. چونکە کاریگەریەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەلایەنە سلبیەکەی کاریگەریەکی زۆر گەورەیە. ئەو تۆڕێک کە کاتێک دامەزرا لە ساڵی لە کۆد ناوەڕاستی نەوەتەکان دامەزرا بۆی کە پەیوەندی نێوان خوێندکارەکانی یەک کۆلێژ پێکەوە گرێبدا، ئێستا تەشەنەی سندووە بۆی کە پەیوەندی نێوان دوو حیزب و دوو وڵات و خەریکە دوو دەوڵەتیش تێکەدا.
ینی ئەوە سەرەکی کێشە بینی رووسیا و ئەمریکا لە هەڵبژاردننی ترامپا پەیوەندی بە تۆڕە کۆمەڵاتەکانەوە بوو کە گلەیان لە رووسیا هەیە کە هاکی 50 ملیۆن خەڵکی ئەکاونتی خەڵکی هاوڵاتی ئەمریکی کردبێت کەواتە ئەو تۆڕێک کە دامەزرا بۆی پەیوەندی پێ بگوازدێتەوە بۆی کە ئاسانکار بێ بەداخەوە تا بۆتە سیلاحێک بۆ نەک چەندە بۆتە سیلاحی چەند دەیاندە بەداخەوە کاریگەریەکانی لە بەلایەنە سلبیەکە ئەوە خراپە کە بەداخەوانی لێستا کەس ناتوانێت بەری لێ بگرێت بۆیە ئێمە ناتوانین بەر لە تۆڕە کۆمەڵاتیەکان بگرین چونکە کایەکی بێشوناسە سنوورەکان ئەبڕێ ئەوەتە تۆ ئەتوانیت مەسەلەن ماوەی علاقەدەقەی کرد لە ڕێگای تایبەتەوە تۆڕە کۆمەڵاتەکان وەرەگیرە وانە بۆیە کەس ناتوانێت ڕێگای لە تۆڕە کۆمەڵاتیەکان بگرێت ئەی حەل چیە ئەبێ خۆمان لەگەڵا بگرین چۆن بە پیلان و بەرنامەدا ڕۆژاوی بچین ڕۆبەڕی ببینەوە یعنی یەکێک لەو شتانی کە ئەبێ وەزارەتی خوێنی باڵا پەروەەردە وەزارەتی ناوخۆ ئەمانە کاری لەسەر بکەن ئەوەیە کە لە قۆناغی باخی ساوانەوە ئەوی لەسەرەوە بکەن کە مناڵێکی وا پەروەردە بکەن کە تۆڕە کۆمەڵاتیەکان بە ئاستی بە جوانی بەکاردێت تو هێستا کەم تەرخەم بوون زۆر کەم تەرخەم دیارە ئێستا خۆ من لەگەڵ سانسۆرانی کاگە بوو کرد بەڵام سانسۆر لە هەندێک کاتا ضرورە چونکە تۆ مناڵێکی 10 ساڵ مناڵێکی 8 ساڵ مناڵێکی 14 ساڵ دوجار چوزان تۆڕە کۆمەڵاتیەکان چه کاتێک دەزانە ڕستمێکی دایکی یا ڕستمێکی خوشکەکەی بڵاو کردوێتەوانێت دوای بێتە کێشە هەر تاوانێک کە دەکرێت ئەنجامدەری تاوانەکە بەهۆی یەکێک لە یاساکانەوە ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە ئایا لە هەرێمی کوردستاندا دادگاکان چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەیسانەدا دەکەن کە ئەنجامدەرەکانی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و ئامێرەکانی پەیوەندیکردنەوە ئەنجامی دەدەن لەگەڵماندا بن یاساکان چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەیسانەدا دەکەن کە هەڵەسن بە خراپ بەکارهێنانی تۆڕەکانی پەیوەندیکردن و جایتر مۆبایلە فەیسبووکە یاخود خەتی ئینتەرنێتە چۆن مامەڵ لەگەڵ یاسات چی ڕێگایری داناوە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم جۆرە کەیسانەیە بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان لە دوای کرانەوەی کۆمەڵگای کوردی بەڕێ ئەو پێشکەوتنە ئەلکترۆنیانی کە جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردوێتەوە لە دوای بڵاوبوونەوەی تۆڕەکانی مۆبایل و دواتریش هێڵەکانی ئینتەرنێت بە دوای دواتریش لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە وای کرد ضرورەتێک بێتە ئاراوەکە لە هەرێمی کوردستاندا مشەڕع یاسادەناران و پەرلەمانتاران هەستیان بەبوونی دیاردەیەکی گرنگ کرد کە بە یاسا تەنزیمی بکەن چونکە یاساکان ئەرکیان تەنزیمکردنی کاروبارەکانی کۆمەلگایە و ئەم کاروبارەشێکێک بوو لە هەرە کاروبارە سەرەکیەکان بۆ پێیک کۆمەڵێک زیانی زۆر لێکەوتەی سزایی و تاوانی لێکەوتبەوە ئەمە وای کرد کە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2010دا بە پرۆژەیەک ناچار ببێ کە یاسایەک دەربکات لەم یاسایەدا دسپلینی شێوازی بەکارهێنانی ئەم ئامێرانە بکات کە چۆن وا بکرێت ڕێگری لە خراپ بەکارهێنانی بکات کە بۆ ئەو کاتە تا ڕادەیەک شتێکی تازە بوو و نامۆ بوو بەڵام لەگەڵ ئەو پێشکەوتنانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و لەسەر ئاسی جیهان لەم تۆڕە کۆمەڵایەتیان و جۆرا و جۆریان و شێوازەکانیان ڕوویداوە وای کردووە کە ئەم یاسایان نەتوانێت دیسپلینێکی تەواوەتی بکات و ڕێگر بێت لە خراپ بەکارهێنانی بەڵێ لە جەنابەت لەو کەسی هەیلاتەن تا ئێستا ڕوبەڕووی کەسی ئاوا بوویتەوە کەسێک هەڕەشەی لێکرابێت بەکارهێنانی وێنەکەیە یاخود چۆن دەڵێ تووشی تێوەگلانێک ببێت بەنای بۆ جەنابەت هێنابێت بەڵێ لەو کەیسانی کە ئێمە وەکو پارێزەر ڕوبەڕووی ئەبینەوە چەندین ئەتوانین بڵم نەک تەنها کەیسێک چەندین کەیسمان لایە کە بەهۆی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنەوە ڕوویداوە جا ئەم ڕوودانە ئەکرێت کوڕێک بێت کە لە شێوەی خۆشەویست یاخود بە مەبەستی فێڵ و تەڵەکە بازی و هەڵخەڵاندن وای کردبێت کە عاتفەی کچێکی ڕاکێشا بێت یاخۆ عاتفەی ژنێکی ڕاکێشا بێت و دواتر لە ڕێی وەرگرتنی وێنە لێ یاخود لە ڕێی تۆمارکردنی کورتە ڤیددیۆیی و ئەو کورتە فردویانە ئابڕوبەرن و پێچەوانی کولتور و ئاداب و ئەخلاق و دینی ئەم کۆمەلگایان وای کردووە کە ببێتە هەڕەشە لە سەرژانی ئەو کەسە بەڵێ ئەم کەیسانەمان هاتووەتە لا و لە دادگاکاندا سکاڵای لەسەر تۆمار کراوە لە قۆناغی لێکۆڵینەوەدا تۆمەتباری لەسەر ڕاگیراوە دەستگیر کراوە و هەندێکیان هەیە ئەم کەیسانە کە تاکو ئێستا لێکۆڵینەوە تیان بەردەوامە تەنانەت کەیسمان هەبووە بە ناچاری ئەو کچە کە ڕوبەڕووی ئەم جۆرە لە تەحەڕۆژ ڕوبەڕووی ئەم جۆرە لە هاڕەشەکردن لە بڵاوکردنەوەی ئەم وێنانەی لێکراوە بە ناچاری ئەم کورسانی بەجێ هێشتووە لە ترسی ئابڕوبەرنگ لە کاتێکدا لە پلەی وەزیفی زۆر باش بووە و حاڵەتی ترمان هەبووە کە بە خراپ بەکارهێنانی ئەم ئامێرانە وای لێ کردووە کە زیاتر لە $10,000 پارە لە کەسوکاری ئەم ئافرەتە بسەندرێ یاخود ئافرەتەکە با شێوازێک لە شێوازەکان
ئەم پارەیە لەو ماڵە بهێنێتە دەرەوە تەنها لە پێناو ئەوەی کە ئەو کەسەی ئەو کوڕا کە ڕسمەکانی ئەمی لایە خود دوێنەکانی لایە یاخود گرتەیەکی ئابڕوبەری ئەم کەسەی لایە بڵاو نەکرێتەوە تا دوجار بۆتە هۆی سەرەڵدانی کێشەی کۆمەڵایەتی و حاڵەت دایان حاڵەتی تر ئەبینین ڕۆژانە لە ناو دادگاکاندا کە تۆمار ئەکرێن لەوانش کە بۆتە هۆی پەنابردنەبەر خۆسووتان لە ناو کۆمەلگاکەدا یاخود لە ڕێی ئەم وێنە ئابڕوبەرانەوە لە ڕێی خراپ بەکارهێنانی ئەم تۆڕەمانە بۆتە هۆی هەڵوەشانەوەی خێزان کە لە دوای ئەوەی چەندین ساڵ لەگەڵ مێردەکەی لەگەڵ پیاوەکەی پێکەوە ئەژین بە پێچەوانەوە پیاوەکەی خیانەتی لێ ئەکات لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی و وێنەی خۆی ئەنێرێت یاخود بەعکسەوە ژنەکە یاخود خێزانەکەی پەیوەندی ئەتوانین بڵێن ناکولتوری یاخود دش بە ئادا بوو ئابڕوبردن تۆمار ئەکات لەگەڵ خەڵکانی تردا و لە بەدڵێکی ساڵ و بە ئەوە ئەم وێنانە ئەکەوێتە لایەن خەڵکی خراپەوە و دوجار ئەم کێشانە چ لە ناو دادگاکانە ناتوانێت چارەسەری نهایی بکرێ وەکو ئەوەی کێشە ئابڕوبەردنەکە و دواتر ئەبێتە عیب و لەکە لە ناو کۆمەلگادا و لە ناو دادگاکانیشدا کە یاسا دەرحەکمە شخصانە بەکاردەهێنرێت تاکو ڕادەیەک ئەگەر ئەو شخصە بکەرنادیار بێت یاخود هاکەر بێت ناتوانرێت بە ئاسانی دەستی پێ بگات. بەڵێ ئوستاز ئەوانەی هەڵدەچن بە ئەنجامدانی ئەم جۆرە تاوانانە زیاتر لە چ ڕێگەزێکن ئاشتەکە دوولایانە یان تەنها لە یەک ڕێگەزەوە دەکرێت ئەگەر بۆکو زۆرینە حسابی بکەین زیاتر لە طرفی پیاوەوە ئەنجام ئەدرێت تا طرفی نێرینەوە ئەنجام ئەدرێت بە بیانووی خۆشەویستی یاخود پەیوەندی هاوسەرگیری یاخود مارەکردن یاخود کە ئەچێتە ئەوەی کە پەیوەندی خۆشەویستەکە لەگەڵ ئافرەتانە لەگەڵ کچانە ئەبەستێت دواتر بە بیانی وعد بالزەواج هێنان و هاوسەرەتی ئەم گرتانە تۆمار ئەکرێن و دواتر ڕاست دەرناچێت ئەو شتەیان کێشەیەک ئەکەوێتە بینیانەوە ڕەشەی بە خراپ بەکارهێنانیەکە دووە پێچەوانەشەوە بینیمانە لەلایەن خۆمان کەیسمان لابووە لەلایەن هەندێک حاڵەت لەلایەن ئافرەتانەوە دش بە پیاوان بەکارهێنراوە بۆ ئەو خاستڵەن ئەو پیاوانی کە مەقامێکی سیاسیان هەیە یاخود پلەیەکی ئیداری یاخود وەزیفی بەرزیان هەیە کە ئیستیغلال کراون لە ڕێی ئەم حاڵەتەوە و دوای ئیستیغلالکردنیان هەڕەشەیان لێکراوە بڵاوکردنەوەی بەڵێ بوورە ئەم بانی بەکارهێنانەکە ئەمە لێرە بتەسێنم مەرامی سیاسی لە پشتەوە بوو یان تەنها مەسلەی چۆن دەڵێ لە بەرام پێدانی بڕێک پارە بوو ئەم شتە بەکارهێنراوە و کەیسی زۆر کات هۆکارە سەرەکیەکەی ئەگەرێتەوە بۆ بوارە مادیەکە بۆ نمونە خەڵکانێک هەبووە کە پۆستی وەزیفی هەبووە ئەم ئافرەتە لە ڕێی ئەم تۆڕە کۆمەڵایەتیان و ئەم پەیوەندی دروست کردو ئەم متمانەی دروست کردو وای کردووە کە کەسی بەرامبەری وەزیفەیەکی ئیداری بەرزی هەیە ئەم لەقتەی لێ تۆمار بکات ئەم گرتەی لێ تۆمار بکات ناچاری بکات بۆی کە بەدڵی خۆی بەکاری بێنێ ئەو پۆستە ئیداری ئەو جا خراپ بەکارهێنە وای کردووە کە خراپ بەکاری پێێنێت چ بە وەرگرتنی پارە بێت یاخود بە وەرگرتنی شتێک بێت لە ڕێی ئیدارەوە بە شێوازێکی ناوەسوڵی بۆیە ئەم خراپ بەکارهێنانە بینیمانە دش بە وەزیفەی ئیداری و سیاسی و بەکار هاتووە. نەوەیەک هەیە بە وەکو سەرەتا کارەکە لەسەر بەکارهێنانی ئەم ئامرازە نوێیانە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان و مۆبایلی زیرەک و ئینتەرنێت یەکێکن لەم ئامرازانە لەبەرەوەی شارەزاییان نییە لەبەرەوەی لە ئاستی پێگەشتانی لەبەرەوەی ئامرازێکی نوێیە ئەگەر بێت و بیانەوێ بە شارەزایانە بەکاری بێنن پێویستیان بە زانیاریە زانیاریەکە یا بێ دایک و باوک بیاتە یا بێ کەسەکانی مامۆستاکانیان بیانەنێ یان بۆ نمونە خاڵ و مامی بیاتێ کە ئەمانە لەم دۆخی ئێستایە هیچ کام لەمانە ناتوانن ئەم وەڵامە بنەوە بە ئەمنەوە تازانە گرنگترینیان ئەوەیە کە دایک و باوکەکان بزانن بەڕاستی ئەمان ڕاستەنەوەی ئەوانن بەڵام لە واقعەکی ژیانە ناژین لە سروشتێکا ناژین کە هەمان درێژکراوی ژیانی ئەوانە گۆڕانکاری بەسەر کۆمەلگای کوردیا هاتووە کۆمەلگای کوردی تا دوێنێ ئەگەر کۆمەلگایەکی تەقلیدی سادە بوو ئێستا کۆمەلگایکی مەدەنی ئالۆزە زۆر شتیایە گۆڕاوە لەژێر ئەم چەمکەیە زۆر شتیایە گۆڕاوە یەکێک لەوانە سروشتی ژیانکردنی تاکەکانیەتی بۆیە دایک و باوکە بێ ئەم ڕاستیە قبولکەن یعنی دوجار خۆشیان بەشدارن لەم گۆڕانکاریانە بوو. وتەبێژی پۆلیسی سلێمانیە پێی وایە نەبوونی هۆشیاری لای ئەو کەسانەی تێوەگلاون بەم جۆرە کێشانەوە ئەرکی ئەوانی لە ڕوبەڕووبوونەوە و دەست بەسەرکردنی تاوانباران قورستر کردوتەوە. جەنابتان هەوڵتان چی بووە چیتان کردووە بۆ ئەوەی بلانی کەمەوە هەوڵ بدێت ئەم حاڵەتانە
نەبن بە دیاردە ڕێگریەکان لێ بکرێت لە بەڕێوەبەراتی پۆلیس سلێمانیە. ئەمە دیارە لە شاشەی تەلەڤیزیۆنەکان و لەو ڕاگەیاندانی کە خۆمان باسمان کردووە ئامۆژگاری خەڵکمان کردو بۆی کە چۆن تۆڕەکانی کۆمەڵایەتی فەیسبوک بەکاربێنێ شوێنەوانی کە تۆ وەریانگری وەکو هاوڕێک کە سیخیان پێ بکەیت بەڵام دیارە لێرە و لەوێ تا ئێستش حاڵەتە هەندێک گەنج پەنا بنە بەرەوەی کە ئادێک بنێرن بۆ کشێک دواتر بێ بە ڕەفیقی دواتر بە مەبەستێک بەوەی کە هەڵی خاڵەتێنی بڵێ منەت هێنم من خۆشمەوێت من چی تا ئەو ڕادەیە کچەکە سێقی پێ بکە دواتر لەو ڕێگەیەوە ڕەنگە کاری بەدڕۆشتی کردبێ کاری سێکسی لەگەڵ و کەسا کردبێ پارە و ئاڵتونی لە ماڵی کچەکە پێهێنابێ ئەو دۆسیانە ئێستا لە بەردەمی پۆلیسایە و توانیمانە چەند کەسێک لەو تۆمەتبارانە دەستگیر بکەین. ئامارەکان بەپێی ساڵانی ڕابردوو لەگەڵ ئەم ساڵات جیاوازیان هەیە لە بەرزبوونەوەدان لە نزمبوونەوە ئامارەکان کەمترە هی ئەو حاڵەتانی کە خەڵک بیە لە ڕێی تۆڕەکانی کۆمەڵایەتی فەیسبوکەوە ئافرەتێکە خەڵەتێنێ چونکە هەندێکیان سوورن لەوەی کازان دووسبێ دۆزرێتەوە و ئەگیرێ و ئیجرعاتی قانونی لەگەڵاکری ئامارەکان کەمن یعنی ساڵ بە ساڵ لە کەمبوونە بەڵام هەر هەیە ئەوە نییە بڵی تەواو نامێنێ و کۆنتترۆڵەکرێ بینیت دوای چەند مانگێک کەسێک گەڵە سێ و کارە ئاکات بەڵە بە ژمارە تا ئێستا تا مانگی 2010 جنابتم ئامارەکەی ساڵی 2007مان 1046 داوا هەبوو لەسەرەوەی کە تۆڕەکانی کۆمەڵایەتی فەیسبوک یا ئامێرەکانی پەیوەندی خراپ بەکارێندا بێتتر بۆ هەڕەشەکردن بێ بۆی کردنەوەی پێیجێ بە ناوی کەسێکترە و قسەی نەشاوی بە خەڵگوت بێ بۆ کەسێک بێ لە ڕێی فەیسبوک و کچێکی هەراسان کردبێ یا هەڵی خەڵەتان بێ ئەو ئامارەمان پێڵە بەڵام بۆ 6 مانگی 2010 دیارە کەمترە ئەوەی کە هەیە ئێستا بە هەموو ئامارەکانی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی تا ئێستا 280 حاڵ تۆمار کراوە لە 6 مانگی یەکەمە. بەپێی یاسای ژمارە 6 ساڵی 2010 پەرلەمانی کوردستان یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن هەر کەسێک هەڵبستێت بە ئەنجامدانی تاوانێک لە ڕێگەی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە هەر جۆرێک بێت ئەوە بەپێی یاساکە کەسی ئەنجامدەر بەند دەکرێت و بە غەرامەیەکی مادیش سزا دەدرێت. لە هەرێمی کوردستانە دادگاکان تا چەند دەستکراون لە مامەڵەکرد لەگەڵ ئەم جۆرە کەیسانەدا بەداخەوە ئەو یاسایە بە ڕۆژگاری ئەمڕۆ کۆمەڵێک کەموکۆڕی و کەلێنی زۆری تێدایە کە ناتوانێت وەک پێویست دادگاکان و دادوەرەکان دەستکراوە بکات لە بەکارهێنانی سزاکاندا بۆ نمونە لە دەستنیشانکردن و کاتێک کە ئەم سزایە ئەبێتە شەکوا تۆمار ئەکرێبات بەتایبەت لەو حاڵەتی کە بکەرنا دیارە دەبینین کەسی تۆمەتبار کاتێک دێتێتە بەردەمی دادگا ئینکاری وجودی ئەو حاڵەتە ئاکات بەهۆی ئەوەی کە زۆرێک لەو هێڵانش کە ئەم ئیشانیان پێ دەکرێت هێڵی تۆمار نەکراون واتە بێ دایک و باوک و بێسەرەتان ناتوان ڕێ بگەیتە ئەو مەزەرەی کە ئەمە بەکاری هێناوە بۆی دادگاکان زۆر کات بێتوانە ئەبن لەوەی کە بگەن بە بکری ئەو کەسەی کە تاوانەکەی ئەنجامداوێەوە یاخود ئەو کەسەی کە خراپ ئەم ئامێرەی بەکارهێناوە بەهۆی کۆمەڵێک هۆکاری تر کە لە دەرەوەی دەسەڵاتەکانی خۆیانە کە یاسا پێی نەبەخشیون. دەستێوەردانی شخصی و حیزبی هەبووە لەم جۆرە کەیسانەدا لەم ئەوەندەی کە من کەیسانی کەلام بۆ بە هیچ جۆرەك تەدەخلاتی سیاسی یاخود حیزبی یاخود شخصی نەبووە بەڵکو یاسا ڕێڕەوی ئیجرعاتی یاسایی خۆی گرتووە لێک ئەوراق هاتووە و کتاب کراوە بۆ کۆمپانیای پەیوەندیدار و نەمبینیوە تەدەخلاتی تیا بکرێت. بەڵێ کۆمپانیەکانی پەیوەندیکردن و ئینتەرنێت لەگەڵەوە هاوکارن لەم جۆرە کەیسانەدا ئەوەی کە بینی بێتمان لەناو دادگاکاندا پەیوەندێکی تەواوەتی و ڕاستەوخۆ زۆر گەرم و باش هەیە لە نێوان دادگاکان و کۆمپانیەکانی پەیوەندیکردن بەڵام زۆر کاتش کۆمپانیەکان دەستەوستان ئەبن لە ئاس ئەو هێڵانەی کە تۆمار نەکراون و تاوانەکانیان پێ ئەنجام دەدرێت یاخود لە دەستنیشان نەکردنی شخصی بەکارهێنێت چونکە ئەبینین زۆرێک لە هەندێک لە ماڵەکاندا کۆمەڵێک خەت لەسەر یەک تۆڕە واتە ئەو بکەرەوە بە ئاسانی دەستنیشان ناکرێت بەڵام هاوکارێکی تەواوەتی هەیە. کاتێک تۆ ئایپادێکت داوەتە دەست مناڵەکەت مۆبایلێکی زیرەکە داوەتێ ڕاستە ئەو لە ژوورێکی تەنیای نووسنەکەی خۆیەتی بەڵام لە کۆمەلگا و جیهاندا نەبراوە بۆیە تۆ بیهێنەرە دەرەوە لە ناو ژوورەکەیە لەبەر چاوی خۆتە با فێر بێ هەر لە تەمەنی مناڵیەوە تێکەڵاوی لەگەڵ خەڵکەکانی ترا هەبێ بۆ ئەوەی بزانێ چۆن مامەڵە بکە سنووری پارێزگاریەکانی خۆی بزانێ دوایەوە ئەبێ بزانێ ئەگەر تاکو دوێنێ دایک و باوکەکان پێویستیان بەوە نەبوو بە مناڵەکەیان بڵێن تۆکو مرۆڤ کێی تۆکو کورد کێی تۆکو موسڵمان کێی ئێستا پێویستیانە ناتوانین سنوورداریکەین دایک و باوک ناتوانن چونکە ئەمە ڕاستیەکە دەرگای پەیوەندیەکان
دەرگای تێکەڵاوبوون بۆ هەموو تاکێک خراوەتە سەرپشت بەڵام ئەبێ ئێمە کارایان کەین لە چۆنیەتی پەیوەندیکردنە لە چۆنیەتی ڕێزگرتنە من ناتوانم سنووری پەیوەندیەکانی خۆم لەگەڵ خەڵکادا ببڕم بەڵام ئەتوانم سنووری ڕێزی خۆم سنووری پێناسەی خۆم سنووری تایبەتمەندی خۆم بپارێزم لەو کەسانەی کە لە دەوروبەرم یعنی جاران باوکەکان سەرقاڵی ئەوە بوون مناڵەکانیان نەهێڵن تێکەڵاوی خەڵک بن هەتاکو ئەمان گەورە ئەبن بۆیە کە گەورە بوون ئەزانن کە ئەوان کێن و چی لە کێ قبول ناکەن بەڵام ئەبێ دایک و باوکە ئێستا هەر لە مناڵیەوە مناڵەکەی فێری ئەوە بکە تۆ کەیت درێژکراوەی کەیت تایبەتمەندی و پێناسەکانێکیان بۆ ئەوەی هەر لە مناڵیەوە فێر بێت چۆن پارێزگاری لەو سنوورانی خۆی بکە یعنی ئەگەر بۆ نمونە تا دوێنێ لە هەموو شاری سلێمانیایان لە هەموو کوردستانە سێ ناوچە هەبێ کە دینی جیاوازی تیابوو بێ بەڵام لە ئێستا ئەیبینین مناڵەکە هەر لە مناڵیەوە توانن کەلتوری خەڵکە جیاوازەکان بێن تێکەڵاویان ببن بۆیە ئەگەر ئەو نەزانێ وەکو نێتەوە وەکو ئاین وەکو شوێنی جوگرافی سەر بەکوێیە تایبەتمەندیەکانی خۆی نازانێت داکۆکی کارێکی زۆر ڕاستەقینە بێ لەو مافانە. بەڵێ کاگەژەواتی لە هەرێمی کوردستاندا بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان وەکو چەکێک بەکاردێنرێت بۆ تۆڵەکردنەوە لە نێوان تاکەکاندا بەداخەوە لە زۆربەی وڵاتە هەروایە بەڵام ئێستا خەریکە لای ئێمە ژەبێتە بە دیاردێکی ناشرین ینی ئەوەتە حیزبێکی لە حیزبێکە لایەن حتا سەیری ئێستا لەناو لایەنە سیاسەکانیشە ئێستا تۆ سەیری کە کابرا بەتەمەی پۆستێکی وزاری وەریگرێ نەخێر هەر لەناو کوتلەکە سیاسەکەی خۆیان ناو حیزبەکەی خۆیان کوتلەکەی تر دیجەوەسەدە لە دووسێ گەنجدانێ بە پارەیەکی هائیل تۆپێژێکی بۆ ئەبن بەڕێوە و کۆمەڵێ و قسەی نەشیا و ئەگەر بڵین ئەگەر نەشێنی ڕاستیش بێت هەمە حاڵتا بەڵام بە شێوازێکی ناشرین دابەزێنن ڕسمی ناشرین دابەزێنن شتی کۆنی بۆ زیندوەکەنەوە کەوابێ ئەم تۆڕەکۆمەڵایەتیان لە مەهامی خۆی دایداوە کە پەیوەندی و نزیکردنەوەی سنوورەکانە. کاگەژار تۆ لەگەڵ فتەرکردنی ئەم تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەمریکای پەیوەندکردنی بەپێی ڕێژەی تەمەن دیاریکرد بەڵێ چونکە بۆ هەتا ئەمە ئاگرێکە بەڕاستی هەبێ بەری دەبژیرێ یعنی چونکە ئەمە هینێک نییە بڵێ من حەزکەم بە یا من تۆ ینی خەڵکانێکی زۆر هەستا لە ئەوروپا داوایانە لە نووسینەکانی هەنە داواکەن ئەم مەوجە هائیلەی کە ئێستا خەڵک هەل لە خۆیەوە هەزارها ڕسمی بۆچێ هەزارها ڤیدیۆی بۆچێ باوان نەبێت با کابرا ینی قەیناکە بۆ پەیوەندی بەکاری بێنە بۆ معریفە بەکاری بێنە بەڵام دوجار باش شتێک هەبێ هەندێک سایت و هەندێک پێیج نەچێتە ناوێ نەتوانێت بێنەوە بەکاری هێنێ چونکە زەر لە خۆشدا ئاسی زانستی معرفی دواکە وڵاتانێکی ئێستا بانی بە شێوازێکی زۆر ینی سنووریان کردوێتەوانێت لە ڕووی معرفیەوە زۆر داکەوتون. کاک سەرکەوت ئێوە لە بەڕێوەبەراتی پۆلیس دڵنیایی دەدەن بەو ژنانی یاخود بەو کچانەی کە لە ڕێگەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە تێوەگلاون و ناتوانن کەسەکانیان باس بکەن چۆن هاوکاریان دەکەن بۆی بێن بۆ لای ئێوە؟ خۆی دیارە هەندێک کەس لەوانەیە ئێستش خەڵکە بێت تێوەگلابێ بۆ مۆزوعە بەڵام لەبەر کولتور و لەبەر کەسایەتی خۆی و لەبەر کەسایەتی کەسوکاری ناوێت قسە بکات آخر دۆسیە دوێنێ دۆسیەک نهێشتنی تاوان کەسێکی تری بە هەمان بابەت دەزیر کردووە کە پارەی لە کچەکە سندووە و دواتر کچەکە ئاشکرا بۆ لای کەسوکاری و سکاڵای لای پۆلیس تۆمار کردووە توانیمان دوێنێ ئەو کەسەش دەزیر بکەین و ئێستا ئیجراعاتی یاسایی لەگەڵا کراوە. بەڵێ ئێوە چۆن ماوەڵ لەگەڵ ئەو کەسانە دەکەن کە هەڵدەستن بە ئەنجامدانی ئەو تاوانانە؟ ئەوە دادوەر بابەتێکی یاسایی هەیە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە بەوە بەندێکات لەگەڵیش ئەگەر تاوانەکە قورستر بێ دیارە دادوەر کێشەی تری بۆ ئەکاتەوە و ئەو بابەتەش بەڕاستی قورسە ئەو مادە یاسایی قورسە تۆ بتوانانی یەکێک هەڵخەڵەتێنیت و کاری سێکسی لەگەڵا بکەیت و پارەی لە ماڵەوە پێبێنیت و ئەمانە هەمووی تاوانێک تشکیلەکە بەڕاستی تاوانەکە قورسە و نەجادبوونتیا زەحمەتە. جناب دۆک پارێزەرێک پێویستە چ سنوورێک دابنرێت بۆی ئەم ڕووداوانە تەشەنەکە نەبن بە دیاردا چکە مەزانین هەشتی بۆ دیار تۆزە کۆنتڕۆلکردنی ئەسن دەبێت لە کۆمەلگادا ئەوەی کە زۆر پێویستە ڕۆشنبیریکی یاسایی کۆمەڵایەتی ئاکاری لەسەر ئاستی کۆمەلگا بڵاو بکرێتەوە لە خراپ بەکارهێنانی ئەم ئامێرانە و زیاتر کۆنتڕۆڵ بکرێن لە ڕێی هێڵەکانی پەیوەندیکردنەوە بە نمونە ڕێگە نەدرێت ئەم هێڵانە بە شێوازێکی بێسنوور لەلایەن هەموو تەمەنەکانەوە بەکاربهێنرێت بە تایبەت ناوجەوانان پێویستە سانسۆر بکرێن
و پێویستە فەرز کرێت لەسەر کۆمپانیەکانی بواری پەیوەندیکردن بەوەی هێڵی خێزانی دابنرێت کە ئەم هێڵانە تا ڕادەیەک کۆنتترۆل کرابن بەوەی کە ڕێگە نەدرێت شتی بخراپی بەکاربێن و سوودی خراپی لێوەربگرێت و خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەم کۆمپانیەکان ناچار بکرێن بەپی یاسا کە سەررجەم هێڵەکانیان بەبێت تۆمارکردن ئەگەر بخرێنە بازارەوە لە ڕێی دادگاکانەوە دەرکەوت تاوانێکی پێکراوە ئەو کۆمپانیایە لەلایەن خودی دادگاکەوە دەسەڵات بە دادگا بدرێت غەرامەیەکی مادی ئەوەندە بەرزی بکە کە هیچ هێڵێکی بێت تۆمارکردن بچێتە دادگاکانەوە بچێتە ناو کۆمەلگاوە تا ڕێگری بکرێت لەو بەکارهێنانی تاوان. بەڵێ ئەگەرم کەم پرسیاری کۆتایی لای جەنابەت کەیسەیە تا ئێستا بەنا دیاری مابێتەوە یا ئەو کەسی هەڕەشەی لێکراوە یاخود هەڕەشەکە دەگەتە نتوانن خۆیان ناشکراگەن یان بن لای ئێوە سکاڵا تۆمارکردن. بەڵێ حاڵەتمان هەیە لە ڕێی تۆڕەکانی کۆمەڵایەتیەوە کە پەیوەندی بەستراوە و وێنەی تیا وەرگیراوە کۆمەڵێکە ڕسمی ئابڕوبەری تیا وەرگیراوە و وای کردووە کە بەهۆی علوجی هێڵەکەوە بەهۆی بێسەرەتایی بێتۆماری نەگەینە کەسی بکەر و کەسی بەکارهێنەر و تاکو ئێستا دادگا کەیسەکەی یەکلانە کردوتەوە بۆ هۆکارە. ئەگەر بێت و تا دوێنێ ئێمە بیر پلانمان نەبوو هاوسەرگیریمانە کردووە بووین بە دایک و باوک بەبێەوەی تێبگەین ئەرک و بەرپرسیارەتی دایک و باوک چییە؟ ئەبێ ئەمانە بیزانن کە ئەیزانن یانی چی؟ یانی تۆ ئەگەر مناڵەکەت ئەبێ بەسەرکردە لە کۆمەلگایە تۆ سەرچاوەکەیەتی ئەگەر بێ بە کوش تۆ سەرچاوەکەیەتی بۆیە کاتێک کە مناڵت هەیە ئەبێت تۆ بشوێن ئەو زانیاریانە بگەڕێکە بۆ خۆت بە شوێنیان نەگەڕاوی. دەستگاکانی کە هاوکاریەکەم زۆرن بۆی ئەو دایک و باوکە نەخێنەوارانە بزانن کە چۆن ڕێنێنی مناڵەکانیان بکەن. دەستگاکانی پەروەردەیانی تۆ کەزانی نەخێنەواری کە مناڵەکە دەنێری بۆ قوتابخانە مەڵێ مامۆستاکەت نایزانێ ماڵە مامۆستاکەت ڕاستی نەکرد لەوە مەترسە کە مامۆستاکە گۆڕانکاریێکی زاهری لە مناڵەکە تا کردووە کەواتە گۆڕانکاری ناوەخنیشەکە کەواتە لادەری دروستەکە نەخێر ئێمە هەمومان کوردین هەمومان تایبەتمەندیەکم دیاریکراومان هەیە لەبەرەوە کەس لادان دروست ناکە. متمانە بە مامۆستاکان بکە بچۆ ڕاوێژ و پەیوەندی تەندروست لەگەڵ مامۆستاکانیان دروستکە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە بە دوواداچوونی زۆر چونکە وەرگرتنی زانیاریش ئێستاوەنە ئاسان بووە لە خوێنەوارەکان دەتوان زۆر بە ئاسانی وەریگرن. وەڵە کاکسەکەوت هیچ حاڵەتێکی کوشتن هەبووە یا خۆ کوشتن لە ڕێگەی ئەم تاوانەوەکرانی خۆی کوشتۆ کۆتایی بە ژیانی خۆی هێناوە چونکە ئێمەوەکو لێکۆڵینەکان کاتێکینە ماڵی کەسەکەڵێم کچە هیچ کێشەیەکی نییە هیچ نەخۆشێکی دەرونی نەبووە ڕەفیقەکانان زۆر ئافرەتێکی باش بووە دیارە ئەم یعنی شتێک هەیە لە ناخی ئەو کەسا وای ترسانووە کە کۆتایی بە ژیانی خۆی بێنە پێشەوەی ئابڕووی بچێت ئەو کەسەی تر هەڕەشەی لێکا بۆی کە وێنەکانی بڵاو کاتەوە یا بزانم شتێک کارێکی پێ بکات لەبەرەوەی ئەو کارە نەکات پێ ناباتە بەرەوەی کە کۆتایی بە ژیانی خۆی بێنە بەڵێ هەیە. پاداشتی ئەنجامدانی هەر تاوانێک وەرگرتنی سزایە بەپێی قەبارەی تاوانەکە و چۆنەتی ئەنجامدانی. ئەگەر چی لە هەرێمی کوردستان بەپێی یاسا چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵاتەکان ڕێکخراوە بەڵام لە هەمان کاتدا ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی ئەنجامدانی تاوان لە ڕێگەی ئەم ئامێرانەوە لە بەرزبوونەوەدایە. ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی بەدەچوونیش کۆتایی هات تا ئەڵلقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.